ئەم شەو دوی میوانی ئازیز و دوو هونەرمەندی گەنج دوو هونەرمەندی لاو میوانی بەرنامەکەتانن. وتی ئەرە کێ بۆ گۆرانی وت وتیانڵا ئەو برادرە پیاخر لە دەرەوە ڕاوەستا بووم کە ئەو دەنگە پێم وابوو کابرایەکی بە ئۆبۆهەتە زلێکە گەورە 2 میتر باڵای بێ ئەمە ناوشانی بێ قەپی سمێڵی ئەوەندە بێ. لە هونەرێکان نەک بڵم زۆر پرۆفێشناڵ بی بەس یعنی پڕ بیت لەوەی کە زۆر تێ بگەی لە هونەر. کاری هونەری من لە ساڵی 95 لە خانە فەرهەنگی شاری سنە دەستی پێکردووە بە مامۆسایەتی کاک عەلی زەندی.